سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیست مناڕە تۆفیقم داڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتینەوە کۆمەڵێک گۆڕانکاری نێودەوڵەتی لە ئارادایە و هەروەها گۆڕانکاری هێرێمایەتیش کە ڕوویداوە لە ناوچەکەمان لە دەوروبەرمان ینی لە دوای 7 ئۆکتۆبەرەوە و هێرشەکانی ینی ئیسرائیل بۆ سەر غەزە و هەروەها ڕوبەڕووبوونەوەی کە هەبوو لە سووریادا و لە لوبنان ینی بە کۆی گشتی دۆخێکی نوێ هاتۆتە ئاراوە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لەگەڵیشیا کۆمەڵێک گۆڕانکاری پێشتر هەبوو کە ئەی شەڕی ئۆکراین و رووسیا لە ئارادا بوو واروەها ئەوروپا و ینی ئەمریکا تا ڕادەیەک لە شەڕەکە پشتیوانێکی سەرسەختی ئۆکراین بوون لە بەرامبەر رووسیادا و بەرەی چین و رووسیا و ئێران و ینی کۆریای باکووریشە بوون کەمانیش تا ڕادەیەک دابەش بوون بەسەر ینی ئەو نێوانەی کە هەبوو ینی بەرەی ئۆکراین و بەرەی رووسیا. ئێستا دوایەوەی کە لە دوای 7 ئۆکتۆبەر نەخشەی سیاسی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست گۆڕا ڕژێمێکی 50 ساڵی کە ڕژێمی بەشار ئەسەد و بنەماڵەکەی بوو لە ناو چوون کۆتایی هات ینی سووریا ئێستا بە قۆناغێکی نوێدا تێپەڕێت ینی لایەنەکان لەوێ بە ئاراستەی پێکەنانەوەی سووریایەکی نوێن لە چوارچەوەی پاراستنی مافی هەموو پێکاتەکان بە بێجیاوازی و بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی باڵای هەرێمایەتی لە نێویاندا بەرژەوەندیەکانی تورکیا، ئیسرائیل، وڵاتانی کەندا و بە تایبەتی سعودیە و هەروەها قەتەر و تا ڕادەیەکیش بەرژەوەندیەکانی رووسیا چکە رووسیا چووە نێو هاوکێشەیەکەوە لەگەڵ ئەمریکا وەکو دەوترێت ینی بەشاری تەسلیم کرد لە پێناو هەندێک بەرژەوەندی خۆی کە ئێستا لە سووریادا پارێزراو بێت و کوردیش لەم نێوەندەدا هەیە کە دوێنێ و پێرێ ڕێکەوتنیشی گرنگ لە ڕۆژاوی کوردستان ینی لە نێوان کورد و دیمەشقدا ئەنجام درراوە بۆ بابەتی لێک نزیکبوونەوە و کۆتایی هێنان بە کێشەکان. هەر لە سعودیە ینی ڕێککەوتنیشی دیکەی ئۆکراین و ئەمریکا هەبوو دوایەوەی کە ترامپ دەست بەکار بوو ڕاستە لەگەڵ ئۆکراین خەریب و تێشی بدا بەڵام ێستا لێک نزیکبوونەوەیەک هەیە و بە ئامان ژێوەی کە شەڕ بوەسێنرێت لە نێوان رووسیا و ئۆکراین و ئەمریکا بەرژەوەندەکانی خۆی لە ئۆکراین بەدەست بێنێ دوایەوەی کە ینی بە ملیارەها دۆلاری لە وڵاتەدا سرف کردو لە بەرامبەریشدایەوێت یعنی وەکو بەرژەوەندی و نیازپاچی بۆ رووسیا شەڕی ئۆکراین بە کۆتا بێنێ. مەلەفیشکی گرنگی شەیە بۆ ئەمریکا کە هەر لە بابەتی ینی ئەیەوێ تا ڕادەیەک چکە ترامپ ئەیەوێت شەڕ بە تەواوەتی کۆتایی پێبێنێ و لەگەڵ وڵاتان ئاشتی بەرقرارکە ئێرانیشێکە لەو میحوەرانە کە دەیەوێت لە ڕێگەی نامەیەکەوە بۆ خامنایی وەکو دەوترێن نێراوە ینی پەیوەندیەکان ئاسایی بکەنەوە و جارێکی دیکە لەسەر مێزی گفتوگۆ لەبارەی چەکی ئەتۆمی ئێران گفتوگۆ بکەن. ئەم شەو ئێمە ئەم تەورانە ئەخینە بەرباس و خوێندنەوەیشی وردی بووەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر کارزان عومەر شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێربێت دکتۆر کارزان خۆشحاڵی لە نزیکەوە بین. زۆر سپاس. باجارێ سەرەتا لە دۆخی ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە دەست پێ بکەین دواتر چین لەسەر بابەتە گرنگەکان تاوان گۆڕانکاریشی گەورە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست هاتوۆتە ئاراوە گۆڕانکاریەکان یانی تا ڕادێک ئیجابین بە نیسبەت هەندێک لە وڵاتانەوە بە نیسبەت هەندێک لە گروپ و نەتەوە پێکاتەکانەوە ئەوەی لە دوای 7 ئۆکتۆبەر لە ڕۆژهڵاتی ناوەڕاست کە ئێستا هاتوۆتە ئاراوە پێ دوایە بە تەواوەتی گۆڕانی سەرلەبەری نەخشەی سیاسی و هاوکێشە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکانە دکتۆرجان. زۆر سپاس کاگاوڕێ دەستان خۆش بێم وەکو بەڕێزت ئاماژێت پێدا لەو پێشتر گۆڕانکاریەکان لەسەر ئاستی ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی نەخشەی سیاسی جیهانی بەرەنجامی گۆڕانکاریە لە سیاست و بەرژەوەندیەکانی وڵاتانی زلهێز داڕێژەری سیاسەتی جیهانی لە ناویاندا وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و رووسیا، سین ئەم دەوڵەتانن کە با بڵێن جوڵێنەری سیاسەتی نێودەوڵەتین وەکو زلهێزێکی جیهانی کە ئەمڕۆ لەسەر ئاستی ئابووری لەسەر ئاستی سەربازی لەسەر ئاستی با بڵێن ئاستە جیاوازەکان ڕۆڵ دەژێڕن. تایبەت بە گۆڕانکاریەکان لە ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاست تاوان ئەتوانین بڵێن کە لە پاش 7 ئۆکتۆبەرەوانێ و لەکەوتەکانی 7 ئۆکتۆبەر بینیمان کە لایەن تەڕەفی ئیسرائیل بە بەهێزی دەرکەوت ینی وەک بەگەر باز لە کەوتەکان بکەین لەم کورتە دیدارەدا باز لە کەوتەکانی بکەین تەڕەفی ئیسرائیل لایەن ئیسرائیلی وەکو هێزی باڵادەست دەرکەوت و هێزی براوە دەرکەوت سەرڕای ئەوەی کە ئەم دەوڵەتە ڕەخنەی لێژیرا لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەلایەن
لایەنە مرۆیەکەوانێک کە قوربانی دەستی ینی با بڵین قوربانی مرۆیی زۆر بوون بەهۆی ئەو هێرش و بەردومانەکانی ئیسرائیل بۆ سەرکەتی غەزە بەڵام دوجار ئیسرائیل وەکو دەوڵەت پاساوی هەیە ینی من تەمان بەرگری لەوە ناکەم کە ئیسرائیلەکان چۆن بەرگری لە ئاسایش نیشتمانی خۆیانەکان بەڵام ئیتر وەکو دەوڵەت بەڵێ بێگومان کاردانەوەی ئینتراکشنە تۆ لەسەر ئاسی سیاسەتی ینی چۆن پارێزگای لە ئاسایش نیشتمانی خۆ دەکەی بۆ بیریشمان نەچێت کە بڕۆ دەوڵەتان ینی چ ئیسرائیل هەر دەوڵەتێک پارێزگاریکردن لە ئاسایش نیشتمانی لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خۆی و تعریفیەکە پارێزگاریکردن لە ئاسایش نیشتمانی ئیسرائیل لە ڕوانگەی نەتەنیاهوەیە کە بە هەموو ئامڕاست بەکار بێنە تاوەکو ئەو قوارێ بپارێزێت ئەمە وای کرد کە بینەوە سەر پرسیارەکە کە ئیسرائیل وەکو لایانی براوە لایانی بەهێز دەرکەوێت لەم قابلدا نارەکانی تووشی شکست و داڕمان بوونەوانەیە بینیمان لە فەڵەستین با بڵێن بەتایبەت گروپی حەماس لە لوبنان و دوجاریش توانین بڵین لە سووریاوان ینی ئەمانە هەموو ئەو ناوچەیە کە داوسی ڕاستەخۆ ئیسرائیلن لە ئێستاە کەمترین هەڕەشەیان بەراورد بە پێش 7 ئۆکتۆبر بێگومان تەوازنی هێز گۆڕاوە ئەمە وەکو بەڵێ بێگومان تەوازنی هێز گۆڕابوونی هەبوو لەوێ ئێران یعنی نارێکی سەرسەختی ئیسرائیل بوو لە ڕێگەی هاوپەیمانەکانی و لە ڕێگەی چۆنەڵەی بەکرێژیراوەکانی هێزە پرۆکسەکانی جامە کە ئێمە باسمان کرد هێزە پرۆکسەکانی ئێرانن هێزە پرۆکسەکانی ئێرانن چی ئەکتەری دەوڵەتی چی ئەکتەری نادەوڵەتی لەمانە هەموو تووشی شکست بوون بەهۆی سیاسەتی بەهۆی کاردانەوەکانی ئیسرائیلەوانێت تاوان ئیسرائیلیش پشتیوانی نەدەوڵەتی هەیە بەت لەسەرمیانەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ینی ئێستا لە هەموو کازیاتر ئەمریکا پشتیوانی لە سیاست و پارێزگاری لە مانەوەی ئیسرائیل دەکات بەڵام بێگومان حەلفێکی استراتیژی ئەمریکای لە ناوچەکەدا لەبەرەوە گۆڕانکاریەکان وەکو بەڕێزت باسە کرد بەشێکی پەیوەندی بەچێەوە هەیە بە دراوسەکانی ڕاستەخۆ و دراوسێنی کە پەیوەندیان بە ڕاستەخۆ لە دراوسی ئیسرائیلن دواتر ئێرانمان هەیە ئێستا لە ئێران با بڵین ئێران وەکو دەوڵەتێک کە با بڵین چاوەڕێی سیاسەتەکانی سیاسەتی ئەندەی ترامپ دەکات ئایا کاردانەوەکانی ترامپ دەکات لە پاش ئۆکراین لە پاش سووریا پێدەچێت کە حەزەرێکی زۆری بێگومان کە چاوەڕێکردنەکە لەوەدا خۆی بینێتەوە کە ترامپ چۆن ڕوبەڕووی ئێران دەبێتەوەوانە ئاستەکە دەکات ئاسی سەربازی ڕوبەڕووبوونەوەی سەربازی سزای ئابووری قورسترە ینی لە بەرژەوەندەکانی ئێران دەدات لە ڕووی ئابوووریەوانی ئەمانە هەموو ئەگەرێکی کراوەگەلێکن ئەکرێت لە ساڵەکەدا و ئێرانی ژین چۆنڵی ترسێکی گەوری لێنیشتوە هەر لە بابەتی بە ینی گۆڕانکاری نێودەوڵەتی و ینی هاتنە سەرکاری ترامپ جارێ بمێنینەوە قسە بکەین بابەتی ینی پێشتر ترامپ ینی ئێمە بینیمان کە لە ئیدارەدا بوو لە پێش بایدن ینی بەڕاستی شەڕەنگێز بوو ینی ئەو چۆنڵی بڕیارەکانی سەرسەختانە و شێتانە بوون بۆ هەندێک لە دۆسێ گرنگەکان لە جیهاندا و بۆ هەندێک لە وڵاتان کە نەیاری بوون بەڵام ئەم جارە کە ترامپ جارێکی دیکە ئێستا لە ترۆپکی دەسەڵاتایە و سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە پێدوانیە سیاسەتێکی جیاوازتر پەیڕەوەکە و نەرمتر تا ڕادەیەک ینی بۆ چکە بینی ینی بەرامبەر بە شەڕی ئۆکراین نەرمە دەیەوێت لە بەرامبەر رووسیا و ئۆکرایندا ئەم نێوەنگیر بێ و ئاشتی بەرقەرارکە ئەوە تا بۆ نمونە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاسەتێکی نەرمتر دەوێت پەیڕەوکە ڕاستە بۆ عێراق ینی کۆمەڵێک سیاسەتی هەیە و دەیەوێت گروپە نەیارەکان وەروە چەکدارە ئەوانەی کە لە یاسا دەرچوون لە عێراق ئەم هەڕەشانەش کەم کاتەوە بەڵام دەوێت بە ڕێگەیەکی جیاوازتر لەوەی پێشوو پێت وایە سیاسەتی ترامپ بێستە جیاوازتر دکتۆر ترامپ 4 ساڵ تەجروبەمان لەگەڵی هەیە کە سەرۆکی ئەمریکا بوو باشە ئەم پیاوە بیرمان نەچیانی لە هەڵمەڵی هەڵبژاردنەکانی بۆی دووەم جار ببێتەوە بە سەرۆکی ئەمریکا کۆمەڵێک لە وتارە ڕاستەوخۆکانیدا ئاماژی بە کۆمەڵێک تەوەرە کرد بە کۆمەڵێک فایلە کرد بە کۆمەڵێک دۆسی ئەکرد تەمان بەشێکی زۆری ناوخۆیی بوون بەشێکیشیان دەرەکی بوون بەوەش دەزانی کە سیاسەتی دەرەکی ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆییە ئەنی ترامپ ئەگەر لەسەر ئاستە ناوخۆیەکە هەندێک شت هەندێک نمونە باز بکەین بابەتی قەیرانی کۆچبەران ینی کۆچبەرانی نایاساری لە ئەمریکا و ڕێژی بێکاری و زۆربوونی
با بڵێن ڕێژەی زۆربوونی ڕێژەی ڕووداوەکانی کوشتن و ئەم دزی و ئەم جۆرەشتانە کرایم وی کە پێوترێت ئەمانە کە بەرەنجامی ترامپ ناوی نابوو بەس بەرەنجامی سیاسەتی فاشلی ئیداری پێشوو ئیدارەکەی بایدن حتا ئێستاش ئەم پیاوە ڕەخنەری ئیداری پێشووی ئەمریکا ئەگرێت لە هەر عەجزێک لە هەر کەلەبەرێک کە ئەمریکا هەیەتی لەسەر ئاسی سیاسەتی ناوخۆی و دواتر تەمان لەسەر ئاسی سیاسەتی دەرەشی طبعا لەسەر ئاستە دەرەکیەکە ئەوەی کە بەڕێزت باست کرد ترامپ کۆمەڵێک لە لێدوانەکانی دەباسی لەچی دەکرد قەیرانی ئۆکرانیا ئێران باشە یعنی ئەوانش هەموو ئەوانش لە زەمنی بابەتەکانی تیرۆر و هەڕەشە لە بەرژەوەندی ڕاستەوخانی ئەمریکا و make American great again يعني هەموو ئەمان لە چوارچۆیەک نابوو یەک ئەو دەستەواژەیەدا ئەمریکا سەر لەنوێ بنا بکەین بەهێز بکەینەوانێ ئەمریکا چۆن بەهێز بکەینەوانێ ئەمریکا بەهێز بکەینەوە بۆی کە تەمان لە زاری ترامپەوانێت ترامپ پێیاو کە دەبێت ئەم وڵاتە بە زمانی ژمارەکان هەموو شتەکان بگەڕێنەوە بۆ بەرژەوەندی ئەمریکا لە ڕووی ئابووریەوانێ بێکمان لە ڕووی ئابووریوانی بواری سەربازی بواری دەبلۆماسی ئەمانە هەموو مارکێتینی تەکنۆلۆژیان بێتەوە بوارە خزمەتی ئابووری ئەمریکا بکات تاوەکو زۆرترین بڕی پارە بێتە ناوخۆی ئەو وڵاتە ئەمە ترامپ کە ئێستا ئەم سیاسەتانە جێبەجێەکە ئەوەی کە کەمێک متابعی کرد بێت ئەوەی کە متابعی نەکردو ڕاستیەکەی بۆی تازەیە بەس ئەوەی کە متابعی کردو بۆی تازە نییە بۆ چونکو ئەم پیاوە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی باسیەوەی کردووە ئەگەر باس لە یەکێک لە فایلەکانی بڵێن فایلی ئۆکرانی لە فایل ئۆکرانیدا ئەم پیاوە وتی من ڕێگەراکردم لەوەی کە ڕێگە ئەگرم لە هەڵگرستانی جەنگی جیهانی سێم جەنگی جیهانی سێم لە نێوانی چێکێدا ئەو پێوا بوو کە سیاسەتی بایدن هەڵەیە تاو هەڵەیە ینی هەڵەیە لە ڕووی ئەوەی کە ئەم ئیدارەیە بۆتە خزمەتکارێکی زلەنسکی بوو بە کۆمیک ینی ئەم پیاوە بەردەوام لە دوانەکانی دوانیە واژوو بێ لە ڕووە بوو پاڵپشتێکەوە چکە بۆ ئەوتا لە ئەخیر چاو پێکەوتنە ینی ئەوتا چۆن مامەڵاکە لەگە زیلێنسکی لە باسی ئەوانە هەمووەکەین ویستم کەمێک ئەو مێژۆ باسکەم بۆی ینی ینی کە متابعا کات و زانیاری زۆر بەردەست نییە بەم شێوازەیە ئەم پیاوە ینی بە ترامپ لە فایلی ئۆکرانیدا وتی من حربی عالمی سێم کۆتایی پێدێنم چۆن تەمان فشارەکان زیاکەم فشارەکان بۆی کە قەتعی چیەکەم هەموو هاریکاریە سەرباسی لۆجیستی و هەواڵگریەکانی زلنسکی یەکەم وە کردیشی ئەو ملیار دۆلارانەی کە تەرخان کراوە لەلایەن ئیدارەی پێشووی ئەمریکی و عفو کۆنگرێسەوانی ئەمانە هەموو ئەوەستێنم ئەمانەی کرد فشارێکی تاوازی خستە سەر زەلەنسکی فشارەکە چی لێکەوتەوانی ئەو سەردانی زەلەنسکی لێکەوتوانێ بۆ ئۆکرانیا بینیمان کە چی گوزەرە لە کۆشکی لە ئۆڤڵ ئۆفیس وانە لە کۆشکی بەڵێ ینی کەبوو بە حەدەسی ڕۆژ و چەند بەڕاستی بۆ هەندێک پێشبینی نەکراو بوو کە بەو شێوازە تەمان دوایتر ترامپ خۆی لە دوانیدا بەڵێ ترامپ خۆی لە دوانیدا بەبەستمان بوو کە ئێمە ئاوا بزانین کە لە پشت کامێرەوە چی دەگوزارێ لە سەردەمی بایدنیش ئەمە ڕوویدا علن کرد میدیاکانیان باڵکردن ناوە پەخشیان کردیانی بۆ هەموو دنیا ینی لێ بەڕاستی وەکو ئیهانە ژوا بوو بەڵام ینی خۆ زیلێنسکیش لە چۆنەڵی لە هێزەوە قسەیە کرد ینی ئەوە نەبوو ینی مل بدا بۆ چکە بۆ زێلێنسکیش بە مەلەفێکی گرنگەوە چوو بۆ ئەمریکا و دەیویست زیانی سەفقاتێکی گرنگ لە بواری سەرەواتە گرانبەهاکانی ئۆکراین لەگەڵ ئەمریکا ئیمزا بکە کە ئەمریکا پێویستی پێیەتی بە یەکێک ئەوەی بەڕێزت باسێکی کاگاوڕێکێکە لە بەندەکانی ڕێکوتنامەکەی ئەمڕۆی سعودیە ڕاست ئیمزاکراوە ئەمڕۆ میدیا ئۆکرانیەکان میدیا رووسیەکان میدیا ئۆکرانیەکان و میدیا ئینگلیزیەکان ئەوەی متابعەم کرد تەشان قسە زەرۆ بابەتە یەکێک لە بەندەکانی ڕێکەوتنە تەوانە ڕێکەوتنە بۆ هەیە دەستکاری بکرێت بۆ لەوە ناچێت جێگیر بێت ئەوەی کە متابعەمان کردووە و هەڵ ڕەخنەگران قسەی لەسەرەکەن یەکی لە بەندەکانی ئەوەیە کە زێلێنسکی و ترامپ ڕێکەوتن لەسەر ئەوەی کە ئەگەر ئەوە باس بکرێ ینی ڕێکەوتنێکی سی ڕۆژی ئاگربەستە و ئەو سەرچاوە دەگمەنەکان کە پێوترێت لە ئۆکرانیا لەسەر ئەوش ڕێکەوتون کە با بڵێن لە نێوانی ئەمریکا و ئۆکرانیایە ڕێکەوتنێک کراوە کە چۆن ئەمریکا بتوانێت سوود لەو سەرچاوە دەگمەنانە ئۆکرانیا ببینێت بە گوێرەی هەندێک داتا ینی ئۆکرانیا وەکو بڵێن وەکو دەوڵەت و خاک دەوڵەتی زۆر دەوڵەمەنە کاڕێ چۆن بەو شێوەی کە بە خەڵوز بە مادەی کانزایی بە هەندێک مادەی دیرکە لە پیشەسازی سەربازی و تەکنەلۆژیمانەیە بەکاردەهێنرێت فڕۆکەوانی ئەم شۆڕشتانە بەکارهێنرێت داتا باز لەواکە کە لە کۆی سی سەرچاوی کانزایی گرانبەها 22 لە ئۆکرانیایە لە ساڵ 5 هەموو جیهان لە ئۆکرانیایە جا لە کوێشە بەڵێ بێگومان بەس ئەمە هەموو ئێستا لەژێر دەستی وڵاتی زەلەنسکی دانیە کێشەکە ئەمە
طبعا بەڵێ ساڵاتی رووسیا بەڵێ بێگومان داگیری کرد بێگومان کاکە ینی ئێستا قسە لە سەروا کرێ چاودێران توێژەران ناوەندەکانی بیرکردنەوە ئەمڕۆ باسییان لەوە کردم چەند ساعتی ڕابردووە کە تۆپەکە لە ساحیب رووسایە پوتینایە بەجددی ینی ئەمڕۆ وایە کە ئەم دانیشتنی کە ئەمڕۆکرا لە سعودیە ئەم دانیشتنی کە ئەمڕۆکرا لە سعودیە لە نێوان ئەمریکەکانی وکرانیەکاندا لەسەر کۆمەڵی 5 خاڵێکە ڕێکەوتون وەکو ئاماژەمان پێدا کە ئاگر بەسێکرا بگەێنرێت و ئەو ڕێکەوتنامەی ئەنجام بدرێت و ئەمریکا ئەم خاڵە گرنگە ئەمریکا سەر لە نوێ تەمان ترامپ بڕیاری وەستاندنی هاریکاری ئەمنی سەربازی ئۆکراین دەکرد وەستانی سەدەسی لەم ڕێکەوتنامەیە دەستی پێکردێتەوە بەڵام تەفاسیلەکە جارە ڕوون نییە ئایا چونکو باشێکی ئەم ڕێکەوتنە وەستاوەتە سەر لایانی ڕووسی ئەی پوتین ئەڵە چی من ڕاستەکە ئێمە ئێشتا نەگەشتون بەلایانی ڕۆسیەکانی دوو تۆکارزان بات خۆ لێرە بۆسین باشە کە بۆ نمونە ترامپ ئەم هەنگاوانەی ناوە یعنی بۆ نمونە هانی زێلێنسکی و ئۆکراینیدا کە دەبێت شەڕ بۆسێنن نامانوێ جەنگی جیهانی سێم بەرپابێ و دەمانەوێت هاوکارەکان بۆ سێنین بۆ ئێوە کە ئێمە بە بڕی 350 میلیارد دلار زیاتر هاوکاریمان کردوون پێدوانی ئەمە لە خۆڕا سەرچاوی گرتوێ یاخود نەخێر ئەمە ڕێکەوتن و پەیوەندیشی پێشوەختەی ینی ترامپ و پۆتین هەبووە لەسەر ئەم بابەتەوە یا ناوە ڕای پۆتینی و رووسیا ژۆر گیرەوە بۆ ئەمەوە رووسیاش ئامادەی ئەم جەنگە بە کۆتابێنێ لە پێناو بەرژەوەندەکانی خۆی بەڵێ تقریبا لە ساڵ سێم ساڵیادی بڵین ئەوەی کە پێوترێ فۆلیسکەڵ بڵین سێم ساڵی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا طبعا ڕۆژێ دوو ڕۆژ دوای ئەوە پوتین لە ساڵیاتی دامەزرانی هەواڵگری رووسی FSB من تابعام کرد ئاماژی بە تەبانێکی لە تەوەرەکانی کۆمەڵێت مەلەف ئاسکەریشی لەوانە ئەم دەستگایە گرنگیەکەی قوربانیدانەکەی بە شەڕی ئۆکرانیا شەوانە تەوەرێکی دیکەی ئەم لێدوانەکانی ترامپ بوو ینی دەستخۆشکەری و هەڵوێستی ئیجابی دەربڕی کە تەنانەت باسی لەوە کرد کە ناک ئەوە رووسیا خۆی ئامادەیە ئەو سەرچاوە دەگمەنانەی کە هەیەی لەگەڵ ئەمریکای بخاتە خزمەتی ئەمریکاوانە بە ڕێکەوتن بەڵێ بێگومان ڕێکەوتین بازرگانی رووسیا پێویستی پێێتی خۆمان ئەمانە ناشارێتەوانە تەڕافێکی تری ئۆکرانیا بوو ئۆکرانیا تەمان بدیات باس لەشتێ کرد وتم هەموو دەوڵەتێک ئاسایش نیشتمانی خۆی لە ڕوانگەی خۆیوانە بۆ نمونە قەزەی چیرۆر بۆ تووشیا بۆ ئەردۆکان لە ڕوانگەی ئەردۆکانەوە ئەوەی کە ئەیبینین باسی بڵێ بۆ ئێرانەکان باماشیەوە بۆ ئیسرائیل باماشیەوە بۆ ئێمە پێناسێکی تری هەیە بەڕاستی بێگومان ئێمە بۆ پوتینی شەڕ ڕاستە پوتین تەنانەت ئاماژەی بەچی کرد لە جەنگی ئۆکرانیا لە هەموو ئەو بابەتانەیە ئەو قوربانیانەی کە زۆرە داتا هەیە کە قوربانی ڕووسەکان چەنە لە ڕووی مرۆیەوە لە ڕووی ئابوووریەوەە لە ڕووی سیاسی و جۆپۆلیتیکۆمانەوە هەردوو تەڕەف ینی بەرامبەر ئۆکراینە قوربانی بەڵێ بێگومان زۆر بەڵام ئەو هاو باسی دەوە کرد لەو وینەیە لەو دیدارەیە کە ئۆکرانیەکان ئەوەی ئۆکرانی ئەنجامی دەدات کارکردەوەی تیرۆریستیە بۆ چاودێرانی ئۆکرانی مای پێکردنەوەی من تامایانەکەم ینی بە تەنزەوە باسییان دەکرد پوتین بە ئاشکرایی وت تەمان مەبەستی لە چی بوو مەبەستی لەوە بوو هەندێک کردەوەی بابڵی هەواڵگەری دژی جەنەرال ڕووسەکان ئەکرێت لە ناوخاشی رووسیالیانە کوژدێت ئەوەی خاتە ئەستۆی تەڵەن زەلەنسکی ئۆکرانیا ئەو ئەنی بەمەستمەوەیە کە ئەم لەگەڵەوەی هەڕەشەکی کسۆت هێرشی کردوتە سەر ئۆکرانیا بەشێکی لە خاکی ئۆکرانیا داگیر کردووە بەڵام سیرەکەی هێشتا ئۆکرانێتەوە بارەکە ئۆکرانیا باڵادەستی شەو ینی فعلەن بە پشتیوانەکانی ئەمریکا و ئەوروپا ینی توانی کۆمەڵێک هێرش و کاردانەوەی پێچوانی بێ بەرامبەر بەڕۆزەوە سەغڵەتی کردن بەڵێ جانی ئەوەش بابەتە بەڕاستی ینی بڵێ مۆزوعی شیکردنەوەیە پوتین خۆی یان باڵێن میدیای ڕووسی باسی لەوا کرد کە لە 2022 بڵام 25 24 25 22 2022 کە ئۆکرانیا کەوێ لە ساتەوە وەختێکی مێژووی زۆر ینی کەمدا بەڵام وا دەرنەچوو بڵام لەگەڵەوەی تەوەرەکانی جەنگ بڵین چی پێوترێت ئەم ناوچەکانی ڕوبەر دەستپێکی هێرش هەم لە رووسیا و هەم لە بیلاڕووسیاوانێ هێرشی بردە سەر کیف بەڵام ئۆکرانیا توانی خۆی بگرێت قوربانیدان بەڵام قوربانیدانەکانیشان زۆرە بەڵام قوربانیەکانیان زۆر و بیریشمان نەچیانی ئەوەی کە هەیە لە واقعدا و لە پشتی پەردەوە جەنگەکە جەنگی ئەوروپا و ئەمریکا بوو وایە نەدوو جەنگی دوو زلێز بوو بەرامبەر بە رووسیا کە ڕاستە رووسیا لە ئاستی باڵایە زلهێزە و یەک دنیا چەکی پێشکەوتوی هەبوو بەڵام مەچی چەکی پێشکەوتوی ئەمریکاش بوو لەم جەنگەیە تاقی کرایەوە تا خۆت یعنی ترامپ دانی پیادانە لە چاوپێکەوە دەگاڵت بایدن ئەم ساروخەی یایتە ئێمە ئەومان دایتە ینی ها هەمووی شتەکان ئاماژەی پێدا کەواتە جەنگیشی قورس بوو بەڵام ئێستا بە هەموو ئاماژەکان هەم ڕووس
هەم ئۆکراین لەسەر و موشیانەوە کە ئەمریکا لە سەردەمی ترامدایە دەیەوێت ئەم جەنگە بە کۆتایی پێبێنێت لە چوارچێوەی بەرژۆندیشی باڵای ئابووریدا ئەم وڵاتانە ڕێکەوەن کەواتە بەرژۆندی باڵای ئابووری ئەیان خاتە سەر مێزیشی گفتوگۆ هەرێک لە ئۆکراین و رووسیا لە بەرامبەر ئەمریکادا دیکتۆر کارزە بەرژەوەندی باڵای طبعا دوجار هەموو حەدەسەکان گەرەتەوانێت بۆ بەرژەوەندی ئابوووریەکە بەڵام ئەوەیە ینی پوتین کەسایەتی پوتین کەسایەتیەکە ئارستۆ ئەوا بڵین کەسایەتێکی دیموکرات خواز نیە بەڕاستی ڕژێمی دەسەڵات لە رووسیا دموکراسی نییە باشە نالیبراڵە یانەوەی کە سەرچاوەکان باسی دەکەن یان طبعا ئەوروپیەکان ێستا بە دیکتاتۆری وازەحە ینی تۆ ئەگەر خوێندنەوە هەبێت و هەڵسەکانە بۆ هەبێت و ئەگەر دموکراسیت پرەنسی بەسەرەکییانێکی بێتەوە رووسیا وڵاتی دموکراسی نییە ئەمە پوتین ڕێگرە پوتین ڕێگرە لەوەی کە خەڵک بازادانە ڕێی خۆی دەربڕێ ئەمە من تابعەکەم بەڕاستی هەمووانیشمان بینیوە یعنی هەر پۆتین خۆی دەنگی یەکەم و نارەکانی شۆتایە لە زیندانەکان یا سەرکەوتونە دەم خۆش جابنیش ویستمەوە بڵێم ینی بۆ نمونە نێمسەف لە دەرەوەی کرانەی تیرۆر کرا 2015 ئەگەر باسی لە هەندێک نمونە بکەین و ئەوەی لە زینداندا مرد تاوان لە زینداندا مرد ئەو گاری کەسپارۆف ئەو لێستا لە دەرەوەی رووسایە بڕۆ چاگوانێکی فەیسبووکە من تابعەیەکەم ینی زۆر خراپ لەسەر پوتین و ڕژەمەکە قساکە خۆمانە هەن ناتوانێت لە رووسیا جۆرە لە بڕۆ میدیای رووسیم تابع بکە هەمووی یان بێدەنگەبی یان و تابێ بەشانۆباڵی ڕژێمی دەسەڵات لە رووسیا هەڵبدەیت ئەوەنەکەی بە هەموو کۆماری رووسیاوانێ ئەمە مۆزوعێکی دیرە ڕاستەکەی لە ناوخۆی رووسیا تەمەنا ڕنگدانەوەشی لەسەر یامۆسە پرسیارەکەی بەڕێزیت ڕنگدانەوەی لەسەر سیاسەتی و دەورێکی وڵاتە هەیە پوتین چی ئەوێ بەرژەوەندی باڵای رووسی ئەوێ بەڵام بەرژەوەندی باڵای رووسی بەتەنە بەس نییە پوتین ئامانجی دیکەی هەیە پوتین ئەنی لە ڕوانگەی ئێوانێ ئەم جەنگە جەنگی بەرگریکردنە جەنگێکی ڕەوایە جەنگی مانەوە هەرچەنە و نایناوە هەیمەنەتە بەڵێ جەنگی گەڕانەوەی شکۆیە بۆ رووسیا کە لە دەستی داوە جاگەر شکۆ ئەمپراتۆریەدا ئیمپراتۆری ڕۆمانۆڤەکانە ساڵانێکی زۆر ئیمپراتۆرێتی عەزیم بووە بەر هەڵسکاری ئیمپراتۆرەتی پرووسی و بەریتانی و فەڕەنسیەکان بووە هەر لەم ڕۆژانەیە بەگاڵتە پێکردنەوەوانەیە و باسی کە ئەوە ئاماژەدانێ بۆ وەڵامدانەوەی بۆ چیە سەرۆکی فەڕەنسا ماکرۆن بێت بگەڕێتەوە بۆ مێژوو ئەی ماکرۆن پۆنەپارت بیرە خاتەوانێ خۆتان ئەوتان بیرکەوێتەوانێ وازەحەکانین پۆنەپارت شکاوە ڕخیان لێ بڵێ ینی هەر تەڕافێک هەر لایەنێک ئەم جەنگە بە جەنگی بەڕەوا بخۆی دەزانێ ئایا بەرژەوەندی ئابووری ئەمانە دەگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆ ئەگەر تەمان ئاگەر بەستە ئەمەیکە ئەمڕۆکراوە ئاگەر بەستێک هەمووی فشاری ئەمریکایە هەمووی فشاری ئەمریکایە کە دەیانەوێت تەمان ترامپیش دوجارەوە بەدەستکەوت بخۆی دەگەڕێتەوانێ ئەمە بەڵێنێکی هەڵبژاردنە ڕێگریکردن لە هەڵگیرسانی جەنگی جیهانی سێم ئایا سەرکەوتو دەبیاننا پوتین ئیسیجابی هەیە بۆ لێدوانەکانی ترامپ ینی وەکو ئەو کەناڵی ڕاستیایە نەی چییە ئەو مزیعەکەی بەرنامجێکی هینانێ گفتوگۆیان هەیە ئێواران دەیکا ئەنی تابعەکەین یەکێ لە وەڵا هەر مزیینەکە خۆی مزیعەکە خۆی بوو تیم بەیانستاوم ساعت 5 بیانی تابعی ئەو نەم هەواڵم کردووە زۆر خۆشحاڵ بووم ئێمە بەڵێ لێدوانەکانی ترامپ نەمەوەی ئەمڕۆ پێشووتر ئێمە خۆشحاڵین بەم لێدوانانە وەزاری خارجی وتە بێژەکەی یعنی ئەمانە پوتین استیجابیان هەیە بۆ لێدوانەکانی ترامپ پێیان خۆشە تەمان رووسیا هیلاکە لەم جەنگەیەکە رووسیا هیلاکە و ئەوێت دەرچێت بدۆزێتەوە بۆ کە خۆی ڕزگارکات لەم قەیرانە قورسی کەتیکە ئەمە ئایا چۆن بەرژەوەندی باڵای ئابووری رووسیا لەم لە چیدا دەبێت تەمان ئەگەر رووسیا ئاگربەست واتای چی واتە تۆ ئەوەی کەمترین میوشینی چی بۆترێت کەلوپەلی سەربازی ئەبەی بەرەکانی جەنگ قوربانی جەنگ هەنی داتای جیاواز لەسەر ڕۆژانە بە سەدان دەیان سەدان قوربانی هەیە لە هەردوولە پشڕاستراوانیە بەڕاستی ئەو ماڵوێرانی کە بەسەر هەردوو وڵاتدا بێگومان بەسەر ئۆکرانیا بۆ لە رووسیا تحتی وێران بوو لە رووسیا ئێستا هەرێمی کۆرسک لە بەشێکی زۆری لەژێر دەسەڵاتی ئۆکرانیەکانایە خەڵکێکی زۆری ئاوارە بووە لەو ناوچەیەدا 120,000 کەس ئاوارە بوو ئەوەی کە من ئەی خوێنمەوانەیە و خەڵکێکی کەم ئێستا لەژێر دەسەڵاتی ئۆکرانیایە رووسی لەژێر دەسەڵات لە کۆرس ناوچەیەکە کە ئۆکرانیا داگیری کردووە چەند هزار کیلۆمتر چوارگۆشەیەکە ئەمانە مەبەستم ینی زیانەکانی جەنگن دەی ئەگەر بێت و ئەم جەنگە بەرەو کۆتایی بوون بڕوات تۆ بتوانیت
زۆرترین ئامانجەکانی خۆتە تیابێکی بێگومان دێنە سەر بێنزی گفتوگۆ ئەمریکا ئەو لایەنەیە کە زیانی ئابووری چۆن زیانی ئابووری کردووە ئەو ملیار دارایەکان و هەروە عسکەریەکان هیچی بەدەست نەگەیشتوەوە ئێستا ترامپ وەکوڵێت زۆر توندە لەسەر ئەوەی کە بەڕێستان و هەموو لایەکەوەی کە تابعی کردووە ئەزانێکە ئێمە دەبەخشین وەرناگرینەوە لە مقابلە بە بێچانی ئەوروپیەکانەوەی ڕێگوای و لە دانیشتەکە شێوای ئێمە 350 میلیارد دلار لە مقابلە چی بەدەزێنەوەەوە هیچ ئەنی کاگاڕێ زێلنسکی متابعی میدیای ئەمریکیش بکەیت بڕۆ سەیری مواڵنێکی سادی ئەمریکی بکە چۆن قسە ئەکات تووڕەن لەوەی کە ئەم پیاوەیە بۆ ئەمریکا بۆ پارە و ئەڕاتەوانێ وەنیە ئەجا تاکسپێر کێ ئەو مواڵنێکی سادی ئەمریکیە مواڵنێکی سادی ئەمریکیە ئیشێکی زۆرەکە بۆ بژێوی ژیانی بەڵێ زەریبێتەوە بە حکومەت ئێم زەریبێ ئەم پارەی فیدراڵی ئەمریکی چێ بۆم شەڕە هەر یەک جۆر سیاسەتی دیکەی ترامپ ینی بەڕاستی دوکتۆر کارزان بیرمان نەچێ ینی هەر دوای ئەو کۆبوونەوە دانیشتنەی لە کۆشکی سپی لەگەڵ زێلێنسکی چەند ڕۆژێک دوای ئەوە سیرەکرد لەگەڵ ینی ئۆپۆسیۆنی ئۆکراینی کۆ بێتەوە ینی بەشێک لە ینی ئیدارەی ئەمریکا و ئیدارەی ترامپ ینی دانیشتنیشی زۆر گرنگجانە بوو لەگەڵ ئۆپۆسیۆنی ئۆکراینی یخۆ ئەمە دەلالاتە ئەمە ئاماژەیە بۆەوەی کە تۆ ینی زێلێنسکی لە مقابلەکانی شت هەن ئێمە توانین مامەڵەیان لەگەڵکەین لە ڕووی هەڵبژاردن لە ڕووی انتخاباتەوە ینی تۆ لابەری هەرچەندە دۆخی ئۆکراینی ئەوە نییە بەڕاستی سەر بچێتە ڕخنەگەرانەوەیان ئەوە ڕخنەگرانی ئۆکرانی ڕخنەگەرانی ئەوروپی بەشێک لە ڕخنەگەرانی ئەمریکی تاوانەوەیان بە هەڵەزانی ینی ئەڵمانەکان بۆ نمونەوەی معلوماتم هەبێ ینی ئەوترا کە بۆ نمونە لە ئەڵمانیایە ئەڵێ بە بجۆرەی مادەی دەستوری ئەو دەوڵەتە مادە 115 لە کاتی جەنگە شتێک نیە بنەی هەڵبژاردنەوەیە ڕەوایان پیاوە ڕەوایەتی جەنگی هەیە لا جەنگایە 3 ساڵە لە جەنگێکی ڕاستەوخۆوایە پێشتر لە قەیرانێکە تۆ ئەمە لە ئێستای تۆمەتبارەکەی بۆی کە دیکتاتۆرە ئەمە بۆ ناوەکو وتم ینی بۆ ڕخنەگران پاساو نییە لێسایە جا دیکتاتۆرە بەرامبەر بە کێ ئەوە پرسیارەکەیە ترامپ ئەم هەموو ئیجابێت چێ بەرامبەر بە پوتین هەیەی کاگاوڕێ ئەوە تەمان وەڵامی ئەومان پێ چۆن تەمان وەڵامی ئەمە من بە دوای ئەوەیە چوون هەندێک هەواڵگەری کۆنە هەواڵگەری KGB ڕووسی هەن ئێستا لە ئەمریکا شەژین باش نییە ئەمانە ئەوەی ناوەکانیانم لە یاد بێت ئەو لە کالۆجین یەکێک لەوانە مقابلێک کراون ئەمە لە دوو شوێنی ژەمە ئاماژە پێ بەس بەڕاستی جێی سەرنجە باز ناکرێت ئەوترێت کە ترامپ بۆ ئەوەندە ئیعجابی پوتینە بە ئاشکرا لە 4 ساڵی یەکەمیدا ئەیوت گریتمان ینی پوتین پیاوێکی گەورەی ئەمەیە وانە هەر ئەلامی ئەمریکی چەند جارێک گۆڤای تایم ئەمریکی و بەریتانیەکان گۆڤای تایمە پوتینە بە پیاوی سادە پیاوی ساڵ دەنیشناکە ئەمانە هەموو هەن لە بیرمان نەچێتەوانێ لە 5 ساڵی ڕابردووە باشە بابینەوە ئەو سەر ئەو گفتوگۆی ئەو گفتوگۆیی کە ئەو هەواڵگەرە سۆڤێتیە دەوترێت کە ئەم پیاوە ترامپ لە دەی هەفتاکان لە دەی هەشتاکان چۆتە مۆسکۆ طبعا لە زاری ئەوە چەند هەواڵگەرێکی تری سۆڤێتیەوانەیە گوایە کە ترامپ ینی کەوتۆتە ناو ڕاداری هەواڵگەری سۆڤێتیەوانەیە ئەم پیاوە مفلیسە بە ترامپڵێ ئەم پیاوە بانگرامتانی مفلیسە ئەچێتەوە بۆ ئەمریکا دوو بینای توجاری گەورە بە قیمەتی نزیکی 500 میلیۆن دلار ئەکڕێ لە شوێ بۆم پارەیە پاوان دەڵێن کە سۆڤێتم پارەی بۆ تەرخان کردووە تاوانی وەکو بە شوێ لە شێوەکان طبعا ئەمە ڕۆژنامەنووس ئۆکرانیەکان متابعانەکەم ڕۆژنامەنووس ئۆکرانەکان ئەمە زۆر دووباراکەنەوەێت تا ئەم ڕۆژ هەتام ئێوارێش ئەمە زۆر لێ ئەوانێک کە پەیوەندی رووسیا بەڵێ ئەمە بە کوردیەکە ئەمەیە مۆزوعەکە بۆتە پیاوی بۆیم دەی ئەمەیە کە بەڵام لەسەر ئاستە باڵاکە لە وێنە گەورەکە چییە ئەوەیە کە ئەمریکا پێویستی بەوەیە کە ئەمریکا و لە دیدی ترامپەوانە طبعا لە دیدی ترامپەوانێ و کەسەحەتی ترامپ و بیدۆکەی ترامپ کە چۆن ئەڕوانێتە سەر ململانە نێودەوڵەتیەکان ئەم پیاوە بازرگانە سیاسیە پێی وایە کە هەمومان بینەوە سەر مێزی گفتوگۆ بەزنس بکەین بەڵامەکەشی و بیرروبۆچوونەکانی معقولن هەر بۆ نمونە لە ئیداری پێشوویە کار ترامپ ینی سەرەوە بوو پێش بایدن ینی چوو لەگەڵ کیم جۆن ئەوم سەرۆکی کۆریای باکۆر ینی دانیشت و دەسیاسەدەسیەکە و لە نێوان حدودەکەیشیان بینی ئێخۆ ئەم هەنگاوانە هەنگاوی گرنگن ینی تۆ گەرە هیچ نەبێت
ینی دوای جەنگ و ململانەیەکی زۆر ڕێگری لە تەسعیدەکەی بەجددی وانە؟ تەسعیدێکی نێودەوڵەتیەکەی بالضبط لە نێوانی دەوڵەتانە نێوان دەوڵەتانە ینی گرنگەوەیە ئێسەوەی کە ئۆکراین و رووسیا پێیەگەن لە داهاتووشی نزیکا سوودیە بێ بۆ هەموو دنیا چکە بە دڵنیای سوودیە بێ بۆ هەموو دنیا و رووسیا لە ڕووی غازەکەیەوە کە ئەوروپا ئەناڵێنێ بەدەستێ و لە ماوەکانی ساڵانی جەنگا بینیمانیانی بە چ شێوازێک ینی ئەوروپا محتاجی غاز بوو بۆ یان لە رووسیای بکرێ بەڵام ڕێگریەکان زۆر بوون و دنیاش پێویستی بە ینی گەنم و هەروەها بابەتی ینی ئەوەی رووسیا بوو ئەوەی ئۆکراین بوو برێکفاستی ناوی چیە برێک باسکێتی وەکوڵێت نان ئامادەکەری ئەوروپیەکان ئۆکرانیاش لە چ مهینەکە گەورێ لە هەرێمی خێرسۆن کە لەژێر دەسەڵاتی رووسیا لەگەڵ زاپۆرۆژیە ئەمانە هەموو شەرقی جنوبی شەرقی رووسی لەسەر دەسەڵاتی پوتینان رووسیاەن ئەمانە وەکو ناوچەی کە ناڵێن ئۆکرانیا بەگەنم دەوڵەمەندە ئەو ناوچانەیە ئێمە ئەگەر بەستە ڕابگەێنرێت جەنگ بەرەو کۆتایی بڕوە ئەوروپیەکانی ئیسفادەکەن تۆ بێم ناوچانە وەرگێتەوە ئۆکراین دەی ئەمە مۆزوعە ئەمە ئایا هێشتا لە دوانی پوتین و ڕووسەکان نازانێت سەبارەت بەست و بەڵام لە سا 15 خاچی ئۆکراینی داژیر کردو 15 بۆ وەزم 20 زیاترە بێت تقریبا 4000 کیلومتر چوارگۆش ئەگەر هەڵ بم بڵێ لە خاشی ئۆکرانیایە خێرسۆن زۆر گەورەیە نەخۆرەوەی نییە زاپۆرۆژ کرایمیا زاپۆرۆژیا خێرسۆن لۆگانس بەشێکی دۆنباس باشە بەشێکی خارکۆف ئەمان هەموو ئێستا لە شەرقی ئۆکرانیا لەژێر دەسەڵاتی رووسیایەدان ئێمە ناوچەی دەوڵەمەندن ناوچەی هەرە دەوڵەمەندی ئۆکرانیان ئۆکرانیا بەچی دەوڵەمەندە سەرچاوە سروشتەکانی ئەنیەوەی کە ئەوترێت وەکوڵێ خەڵوز ئاسن باشە لیتیۆم تایتانیۆم ئەمانە ماوەی کانزایی هینن ینی گرانبەها و ئەمانن کە گرنگن غازی سروشتی هەیە خەڵوزی هەیە ئەمانەی هەموو هەیە اینجا لە ڕووی زراعەوە گەنمەکەی ڕێرئەی جیۆپۆلیتیک و خاکی ئەم دەوڵەتە کە بۆری هەناردی بۆری باڵین نەوت و غازی رووسی ئەڕوا بۆ ئەوروپا ئەمانە هەموو گرنگی خاکی ئۆکرانیا پیشانن جان کۆتایی پێبێ یعنی ئەمانە هەموو گەڕێتەوە حاڵەتی ئاسایی بەڵام پوتین چۆن قەنەعەت دەکا ئێمە لە مشی ئەوەدانی ئەمە گەر لە ڕوانگەیەکی ڕیالیسیەوانە ئێمە لە علمی سیاسەیە ڕانی لە کاڵێن ینی لە قوتابخانەی ڕیالیزمی نوێ بە تایبەتی ئەمە ناتوانین هەڵەیە بچین خوێندنەوە بۆ مێشکی سەرکردەکان بکەین خوێندنەوە بۆ لەکەوتی بڕیارەکانیان بکەین بەڵام خۆ دوجاریانی دوکتۆر کارزان بیرمان نەچێ ینی ئەم ڕێکەوتنەوەکو چۆنەڵێ ئەگەر کۆتابێ ئەم جەنگە ئەو تا هەم ئۆکراین هەم ئەوروپا هەم ینی ئەمریکاش سوود دەبینێت لە بابەتە بازرگانی و هەروەها خۆراک و ئەو ماوەدە گرانبایانی کە هەیە لە ئۆکراین رووسیاش خۆ بۆ خۆی ینی جارێکی دیکە بژانەوەیشی ئابووری گرنگ بە خۆیەوە بینێتەوە هەریجە بێ بۆ چەند ساڵێک ینی یەتەوە سەر ڕیتمەکەی پێشووی کە پێشکەوتن و گەشەکردنیشی باشە بوو لە رووسیا لە 2 ساڵدا ئەوترێت ئەڵێت ئەمە داتایە مەشیکردنەوە نییە داتایە من خوێنمەتەوە لە 2022 باشە هەتاوەکو 2024 و بڵام 25 سەرەتا زیانە ئابوووریەکان خۆی تکرای بەرهەمی ناوخۆی رووسی لە پاشەکشەدایە باشە بە سەدا 2 ئەوەندا باش دوای ئەوە دەوترێت 78 میلیارد دلار بەس زیانی وەستاندنی هەناردەی غاز و نەوتی رووسیا بۆ ئەوروپا 78 میلیارد دلار زۆر زۆرە ئەمە وەکو ژمارە اینجا دەی ئەمانە هەموو بینم ناچێ عملەی وڵاتە مقارنتان بە پێش ساڵی 2022 دراوی ڕۆبلی رووسی باقی لە دەستداوە دڵی لە ساڵ بای لە دەستداوە ئەدەی تۆ ئەمانە ئەگەر بێت و جەنگ کۆتایی پێت جەنگ بە کۆتایی بڕوات ئەمانە بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی بۆ رووسیا قازانجا بۆ ئەمریکا قازانجا بۆ ئەوروپیەکان قازانجا ینی من مای سەرنجە مای تێڕامانە کە ئەوروپیەکان طبعا دابەژبوونێکی چاکە هەیە لە ناوی کێتی ئەوروپا دەوڵەتانی ئەوروپی ئەوانیش ئەگەر قسەیان لەسەر بکەین و محەسەب متابعەکردن و معلومات ینی دووبارە هەیە بەرەیەکیان پێیان وایە کە نابێ ئەمە ئاگر بەست لەگەڵ پوتینە بکەین لەم قۆناغی ئێسادا بەم شێوازە بریتانیا و بەریتانیایە سەرۆکایەتی بەڵێ بەریتانیایە هەرچەندە بریتانیا خۆی لە یەکێتی ئەوروپا چۆتە دەرەوە دەیەوێت زیانێک بدا لە یەکێتی ئەوروپا بەریتانیا فنلەندایە پێم سەیرا فنلەندا 400 کیلومتر دراوسی رووسیایە ئەنی پێیان دانیمارک ئەمانە هەموو سەرۆکەکانیان سەرۆک وەزیرانەکانیان ئەنی لێدوانیان توندا هێشتا لەسەر پێیان وایە کە ئاگر بەست پوتین بەڵێ بەهێز دەکاتەوە ماوەیەک تۆ هێزەکە دەوەسێنی سەر بنیادی خۆت بیناکەیتەوانە
گەشەی ئابووری دەکەیتوانێ و هێزی خۆتی پێ بنیاکەیتەوە یاڵا پەلامبارەی تەوانێ ئەم جارە بۆ بەحری بەڵتیق بۆ فنلەندا بۆ سوی چمان هێستا دەوڵەتی ناتوون دێ ئەمانە جایەتی چی دەکەن دژایەتی ئەوە دەکەن کە بڵێ بەڵام لەم قابلدا تەڕەفێکی ترمان هەیە کە پێیان وایە کە ئەم جەنگە سوودەکەی زیاترە بەرژەوەندیەکانیان زیاترە بەرژەوەندی ئابوووریەکانیان زیاترە وەک لەوەی دوزار پێدوانی ینی ئەمریکا دەیەوێت ئەو جەنگە بە کۆتا بێنێەوە ئەوە تا دەیەوێت ئاشتیشی تاو لە هەموو دنیادا بەرقەرارکە و منزمنیها ئەوە تا ئەوێت لەگەڵ ئێرانی شایانی بە حەقەت گفتوگو دانوسام کات لەسەر بابەتی چەکی ئەتۆمی ئەو وڵاتە و ناوێت ینی ئێرانیش بێتە خاوەنی چەکی ئەتۆم چۆتا بە حەقەت سزاکانی ڕۆژ بە ڕۆژ لەسەر زیاکە و وەسعی تمەنە بەو شێ وەسعی ئابووری ئێرانی داتەپانوە پێدوانی ئەم بابەتانەیە لە سەردەمی ترامپ هەر هیچ نەبێ ئەم 4 ساڵێکی ئارامە بێ بۆ هەموو دنیا دکتۆر کارزان 4 ساڵی ئارام لە سەردەمی دەسەڵاتداری دۆناڵد ترامپە ڕاستەکەی قەیرانە جیهانیەکان ینی قەیرانی ئۆکرانیا قەیرانی سووریا قەیرانی ئێرانە قەیرانی فەڵەستینەمان هەموو جارێ حەل نەبوون هەرێکەیان کارکتەری خۆی هەیە هەرێکیان هەنی گۆڕاوەنا خۆی دۆرەکیەکان حکومەیە سەرکردەکان بوونی سەرکرد کەسایەتیەکانیان دوجار بەرژەوەندیەکان لێکە درێتەوانێ ئەنی لە بابەتی ئێران لە ئێمە دەوترێت ینی لە ڕۆ تیۆریەکەیەوە کاکەوە لە تیۆریەکەیەوانەیە تیۆری کۆنستراکتیڤیزم باز بکەین لە علمی سیاسەیە بۆ نمونەڵێ بوونی چەکی ئەتۆمی لە ڕووی فیزیکیەوانێ یەک چەکی ئەتۆمی ئەگەر بەراوردی 100 چەکی ئەتۆمی بەریتانی یەکسانم بە یەک بڵێن شتێک بەشەوە ڕژمارەکە شێوە بە شێوازێکی ترە لە سەرچاوەکاندا لە سەرچاوەکاندا بەڵاگەر ئێمە وای لێ بکەین یەک بە سەدا بۆنە 100 چەکی ئەتۆمی بەریتانی یەکسانە بە یەک چەکی ئەتۆمی بۆ نسبەت ئەمریکاوانێ بە نسبەت ئاسایشی نەتەوەی ئەمریکیوانێ بۆ چونکە ئەمریکا و بەریتانیا دوو حەلیفی استراتیژی بەهایان هاوبەشە مێژویان هاوبەشە وەنیە حەلیف استراتیژین بەڵام ئەمریکا و ئێران نارن بۆیە ترامپ هەموو هەوڵ و هێز و توانە و لێ هاتووی خۆی ئەخاتە گەرتاوەکو ڕێ لەوەی بگرێت ئێران ببێتە خاوەن چەشی ئەتۆمی بۆ چونکو هەم بەرژەوەندەکانی خۆی لە شەرقی ئەوسەد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەحری خلیجی فارسی خلیجی عەرەبیە لەوێ هاوپەیمان و استراتیژیەکانی ئیسرائیل ئەمانەکەیتە بەر هەڕەشەوانێ بۆیە بۆ ترامپ گرنگە بۆ ئەمریکا گرنگە کە ڕێگا لە وە بگرێ ئێران بگا بەوەی کە چەشی ئەتۆمی بەدەست بهێنێت چۆن ڕێگری دەکات هەوڵی هەیە هەوڵەکە بینیمان لە هەفتەی ڕابردوو ئەگەر هەڵە نەبین نامەیەک پامێکی نردووە بۆ ڕابەرانی باڵای ئیسلامی ئێرانی ئێلانش وەڵامی هەیە گوایە لە ڕێی وڵاتێکی عەرەبیەوانەیە وەڵام چاوەڕێ وەڵامە دەکەین بابزانی ئێرانەکان چۆن وەزعی ناوخۆی ئێرانیش بەگەر تۆ هەڵسەنگانێکی بۆ بکەی وەنیە بەڕاستی ڕەوشی باش نییە بۆیە لە ساڵ لە بەرژەوەندی ئێرانیشە کە بێتە سەر مێسی دانوستان و ئیتر ئەمەش دانوستانە تۆ مێزی دانوستان و تۆ دەرە بەخشی دوو وەرەگری ینی تۆ تەمان حەسەب تۆ توانێکە هەتا ئیتر خۆ لە سیاسەتی نەوەڵەتیدا ینی وەکو پەندەکاڵێ مایت مێکس ڕایت ینی تەمان یان ڕۆڵ ئۆڕۆڵ ینی هێز ئیتر هێز بەڵێ تەڕەفی لە بەهێز هەمیشە ڕاستە تەڕەفی بەهێز هەمیشە ڕاستە یان ئەو حکومەیە ئیتر طبعا ئەمە بۆ قەیرانی ئوکرانیش ماشیەوەیە دەبینی کە پوتین پێش ئەم گۆڕانکاریانەی کە ڕوویدا ئامادە نەبوو زلنسکی ببینێ لێدوانی خۆی ئەو بەگاڵتە پێکردنەوە ئەو بۆ قسەی جەنابوو ینی ئەوان پێشبینیانەگر لە ماوەیەکی زۆر کەمە ینی ئۆکراین و کیف بگرن کۆتایی بۆ جەنگە بێنن بەڵێ جاک قسەکە لەسەر ئێران بۆ ڕاستیەکەی ئەوەیە کە دانوستان کۆتایی پێێنان بە ئەمریکا چی لە ئێران دەوێت پرسیارە ئەمە پرسیارێکە ئەمریکا چی لە ئێران دەوێت طبعا بەشێکی لە ڕێی ئیسرائیل جێبەجێ کردووە بیرمان نەچێ کورد دەربڕینی دەستی هێزە پرۆکسیەکانێتی بەڵام بە کۆتایی ناچوو ماوە عێراق ماوە ئێستا عێراق مۆزوعە ئەی عێراق شارەکانیشی بۆ سەر عێراق زیا کرد بێگومان بەڵام هێشتا دەستی پێ کردووە بەڵام نەگەیشتە نیوە بە قەناعەتی ئاگاداری کردووە بەڵێ ئاگادارکردنەوەیەکی پێشوەختەیە با بزانین ئەکەوێتە دوای ئۆکرانیاوە کەوێتە پێش ئێرانەوە یان دوای طبعا پێش ئێرانە ینی سووریامان هەیە عێراقمان هەم دوو دەوڵەتە وەجارە سووریا صاف کردووە تا ڕادەیە خەریکە سووریا پێکهاتن لە نێوان پێکهاتەکانە تاقیکردنەوەیە سووریا زۆر هەستیارە وەزعی تاقیکردنەوە ینی بۆی هەیە تێک بچێتەوە دکتۆر کارزان عومەر شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوویت بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوە ساغ و تەندروست باش بوو.
خواتان لەگەڵ.